زیاتر لە 70 شۆفێری گواستنەوەی سوتەمەنین لە قەزای دوکان و لە بەرامبەر وەرگرتنی باج لەیان لەلایەن چەند کەسێکەوە نیگەرانی دەردەبڕن و ڕێگەی بەردەم مەسفاکەیان گرتووە. ئەوان دەڵێن یان کێشەکەیان بۆ چارەسەر بکرێت یان بەردەوامی بە ناڕەزایەتیەکانیان دەدەن. وڵی براکەم ئێمە تقریبان ژمارەمان 70 سایەختەنکەرە عەقدێکی ڕسمیمان لەگەڵ کۆمپانیای قەیوان هەیە کە ئیشی نقلیان بووەکەین هەمووی خەڵکی قەزای دوکان و ناحیەکانی دەوروبەرین ئیشی نقلیان بووەکەین لێرەوە بۆ سلێمانی منتوجاتیان بۆ دەگوازینەوە لە 15 پێنجەوە عەقدمان لەگەڵ کردوون ئەم ئیشەیان بووەکەین کێشەیەکی ئەوتۆمان نەبوو سەرەتا بەڵام ئێستا بنەماڵەیەکی دەستڕۆیشتووی منتیقەکە هاتوونە پێشەوە ئەڵێن ئەبێ هەستنێک ئێوە باریەکەن 15,000 بدەن 15,000 بدەن بە ئێمە باری 15,000ەکە تقریبان هەر تەنێبارێکن 500 دینار باری 15,000ەکە لەگەڵ 5,000 ناودەی 20,000 ئێمەش بەڕاستی کرێکەمان مەحدودە بەو شێوەیە بۆمان دەرنایەنێ ماوەی 20 ڕۆژە ڕاوەساوین هیچی شێکمان نەکردووە ئەم شتەمان پێ قبول نەکراوە سایەقەکانیش هیچی قبولیان نییە و ئەم شۆفێرانە لە مەسفای دوکانەوە سوتەمەنی دەگوازنەوە بۆ سلێمانی و بەشێکشیان لە حەسیرەوە نەوتی ڕەش دەهێنن بۆ پاڵاوگەکە. گرفتی ئەو شۆفێرانە ئەوەیە هێندێک کەس کە دانیشتوی گوندەکانن لە بەرامبەر هاتوچۆکردنی ئەو تەنکەرانە بە گوندەکەیاندا و تۆز و خۆڵ و دەرهاویشتەکانیان داوایان کردووە بۆ هەر تەنکەرێک بڕی 15 بۆ 20,000 دیناریان لێوەربگیرێت بۆ ڕێگەوبانەکان و ئەو زیانانەی هەیەە بەڵام شۆفێرەکان ئامادە نین ئەو پڕەپارەیە بدەن. چارەسەرەکەشی لە ئێمە چەند جارچین چارەسەریکەین لەگەڵیان دانیشین ئەوانەڵێ ئێوە ئەبێ بارتەبارکە پارەمان بدەنێ پارەی هەرام بەرچیە بڵێ لە بەرابەرەوەی کە بارەکەن چونکە مەسفاکە لە خاکی ئەوانایە لە سەر ڕێگای ئەوانە ئەڵێ ئێوە بەلای ماڵی ئێمە دێن و تەپوتۆز بۆ ئێمە و دووکەڵی بۆ ئێمە و سپێن ئەگەر نەخۆشکەی لەوانەیە ئێمە پێش ئێوە تووشی نەخۆشی ببین و ئەنجا ئەگەر ئێوە بارکەن ئێستا حاڵی حاضر لە سیارە لە مەلاولادی بارەکە یەک دینارە لێوە ناگرن ئێمەش کە بچین بارکەین دەوری 70 سیارەین لە یەکی مانگەوە ئێمەیان ڕاگرتووە ناڵێمە بچین بارکەین ئەڵێ ئەگە بارکەن ئەبێ پارەمان بدەنێ پارەش ئێمەش ئامادەنی ئێمەش هاتوین بەڕاستی ئێمە ئیش بۆ خۆمان دەکەین بەڕاستی ئێمە هاتوین قوتی ماڵ مناڵمان پیاکەین و ئیشوکار بۆ ماڵ مناڵی خۆمان بکەین ئێمە ناچینە ژێر باری ئەوەی کە پارە بدەنێ هیچ کەسێک. پەیام چەند جارێک پەیوەندی بە قایمقامی دوکانەوە کرد وەڵامی پەیوەندیەکانی نەدایەوە. پێشتریش ئەو شۆفێرانە دەڵێن چەند جارێک لەگەڵ قایمقام و لایەنەکانی دیکەش کۆبوونەتەوە بەڵام گرفتەکانیان بۆ چارەسەر نەکراوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام قەزای دوکان.